زۆری بەفر و بارانبارینی ئەمساڵ دۆڵ و شیوەکانی پڕ ئاو کردووە. دەشت و دەر و چیاکان سەوزپۆش بوونە و کانیاوەکان بە تەواوی بوژاونەتەوە. بارانبارین بۆ یەکەم جار ڕیکۆردی 1000 ملیمی لە ڕواندز شکاندووە. ئەرێ وڵاترن زۆر خۆشە. جوتیارانی قەزاکە دڵخۆشن کە خوای پەروەردگار ڕەحمەتی زۆری بەسەردا باراندون و لە مەترسی وشکە ساڵی ڕزگاری کردوون. ئەرێ وڵاترن زۆر خۆشە. ئای کاکە لە بەوێ ڕۆژێ وەکی دنیا دەلقێ کەس نامینێ هەموو دەڕۆن لۆڕێی هەقێ سەیدی عالەم محەممەد سەلەوات کوڕە برادرمی خۆشە لەو خوای بە زیادی بی بارانە هاتیە ئاوێ زاینا کوڕە ئاخر دەرەجەیە ئەرێ وەڵڵا حەق جاجەوشی ئەوەی ئیسیفادە نەدەبیت دیامشت بە ئاوێ ناکرێ لە خوای بە زیادی بی هەر لە بیدایەتی مەسەلەن پاییزێوە هەتا وەکو ئێستاش دەگەدابی باران بەردەوامە بەفرەکەش ئیسیفادەی زۆر باش بوو ینی بەفر و باران بەیەکەوە ئەیسە ناخی زەوی هەموو کانی و کانیاوەکان هەبوو مەسەرەکانی و کانیا و هەبوو ڕووبار هەبوو دوسێ ساڵ بوو شک بوو بە تایبەتی ئەو ڕووباری خۆمان ئیمێگری پارێکە هەر نەهاتە خوارێ ئەو ساڵ لە خوای بە زیادی بی ینی بە تەمەنی ژیانم ئەو ئاوە زۆرم نەدیتێ لە ڕووباری مێگری بەگشتی ڕووبار و کانیاوەکان زۆر زۆر باش من حەمدوللا لە خوای بە زیادی بی یەکەمین جارە لە قەزار ڕواندز گەیلان ڕەشاد بەڕێوەبەری وێزگەی کەشناسی ڕەواندۆز لەبارەی بڕی بارانبارینی ئەمساڵەوە دەڵێت لە ساڵی 2009 وێزگەی کەشناسی لە ڕەواندوز دامەزراوە بەڵام ئەمە یەکەم جارە بڕی بارانبارین 1041 ملیم لە قەزاکە تێدەپەڕێنێت. سەبارەت بە ڕێژەی بارانبارین لە قەزای ڕواندز ئەم ساڵ تا ئەمڕۆ 1041 ملیم بارانباریوە. پار ساڵ تا ئەمڕۆ 331 ملیم بارانباری بوو. ڕێژەی ئەمسا ڕێژەیەکی زۆر بەرزە لە خوای گەورە بە زیاد بێبارانێکی باش باریوە. بەفربارین پار ساڵ تا ئەم کاتانە هیچ بەفرێک نەباری بوو لە قەزای ڕواندز. ئەم ساڵ نزیکەی 6 سانتیم بەفرباری لە ناو سنتەری قەزای ڕواندز لە شاخەکانیش بگرە لە مەتر لە 2 مەتری زیاتر بەفرباریوە. بۆیە ڕێژەکان ڕێژەی دڵخۆشکردن سەبارەت بە بارانبارین لە 2009 لە قەزای ڕواندز ئەم ڕێژە بەرزە بارانی بخۆ نزیک. بارانبارینی زۆری ئەمساڵ کاریگەری ڕاستەوخۆی لە سەرژێرخانی ئاوی ناوچەکە هەبووە و بووە تا هۆی بوژانەوەی کانی و کارێزەکان و بەرزبوونەوەی ئاستی ئاوی ژێرزەوی ئەمەش مەترسی وشکبوونی بیرە ئاوەکانی نەهێشتووە. سەرڕای ئەمەش بەفربارینی زۆر بە تایبەتی لە چیابەرزەکان وەک بانکێکی ئاو لە وەرزی هاویندا بەردەوامی بە ڕەوتی ئاوی ڕووبارەکان دەدەن. ئازادۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام قەزای ڕەواندوز.